ئەم داگیرکاریەکە لەسەر ئەساسی بوونی جەستەیی گەلی کوردیش ئەسڕێتەوە، کولتوری کورد ئەسڕێتەوە، زمانی کورد ئەسڕێتەوە، نیشتیمانەکەی وێرانەکە داگیرەکە. لەبەرەوە ینی شەڕێکە پێویستە خەڵکی کورد بەم قوڵایەتی بگا، ینی لە ئاستی تێگەیشتنی ئەم پارتە سیاسیانەی کە خۆیان ناوناوە پارتی سیاسی سیر نەکاوە وڵاوە دەوڵەتێکی تورکێت ئێمەژە چینە سەر ئەوروپا ئەکەوینە ناو ڕیفا و خۆشگوزەرانی و ڕابواردنەوە. کێشەی کورد کێشەی ئەمانەی نییە، کێشەی لە ناوبردن و سڕینەوەی بۆیە گرنگە تاکی کورد بە قوڵی لە پیلانگەڕیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و سیستەمی مۆدررنیتی سەرمایهداری شتێ بگە. بۆیە لەم هێرشەی ئەم جارەیە ینی کورد بەجددی بڕیاری داوە کە بەرخۆدان و پاراستنی خۆی بکە و ئەرکی هەر پارت و هێزێکی سیاسیشە لە باشووری کوردستانە و لە ناو تێکۆشانی گەلی کووردا بە هەموو بەش و پارچەکانیەوە، ینی تەنیا باشوور نا تاوان باشوور ئێستا ناوەندی یەکلاکردنەوەی ئەو شەڕانەیە. پێویستە پارتەکانی باشوور بە هەستیاریەوە پرسی خۆیان لە بەرامبەر ئەو داگیرکاریانە بڕێوە بن و بە هەڵوێز بن، چونکە سبەی نێگەر ئەم تێکۆشانەی ئازادیە تێک بشکێنرێ سەرەی ئەوانە، ینی ئەوانیشی لێ بێبەری نین بڵێ وڵی ترەمان تەخت لی دانیشن لەسەر کورسی و دەسەڵات دەڕات و بەرژەوەندیەکانیانە پارێزرێوانیە هەمویانەوە ئەزمونونەکانی مێژووی گەلی کورد پیشانی داوە کە کاتێک بەرخۆدەران تێکشکێنراون چۆن نۆکەرەکانیش دوای ئەوانە تێکشکێنراون. لەبەرەوە شەڕەکە شەڕێکی پڕ لە ناوبەرە و پێویستە گەلی کوردیش بە قوڵی ئەو لە ناوبردنە لی تێبگاوە تاوای ئەو پارتە سیاسیانەشی لە گۆڕەپانی باشووری کوردستانە لە گۆڕەپانی سیاسەتی نەتەوەی کووردا تێکۆشانەکەن بەم قۆڵیە لەو هێرشکاری تێبگەن و لە بەرامبەر یا بوەستنەوە. یعنی ئەمە لە ڕاستیا من تەسەورەکەم پارتی خۆی یەکلایی کردوێتەوە، ینی خۆی یەکلایی کردوێتەوە لە بەرەی دوژمن کارەکە. لەبەرەوە هێرشکاریەکانی دیارە ئامادەکاریەکانی دیارە ئەو شەڕە تایبەتانەی ئەیکا لە بەرامبەر گەلی کورد و پارتە سیاسیەکانە دیارە ئەو شەڕی ڕەشکردنەی لە بەرامبەر تێکۆشەرانی ئازادی و گەلی کووردا ئەیکا دیارە ئەو خۆشەویست بوونەی کە بە داگیرکەری ئەیات و ئەو ناسنامە جوانەی کە بە داگیرکەری تورکیا دیارە، ینی ئەو پێویست ناکە دوو ینی هێزە سەربازیەکانی شوێن بۆ ئەوانەگرن بۆ دەوڵەتی تورکەگرن بەرگی پێشمەرگەکانی ئەوان چەکدارەکانی ئەوان ئەکرێتە بەری هێزە سەربازیەکانی دەوڵەتی تورک و ئەندێن لە شوێنەکانە جێگیرەکرێن بۆ ئەوی بتوانن بمێننەوە. لەبەرەوە ینی بە بۆچوونی من تەسەورەکەم پارتی خۆی یەکلایی کردوێتەوە لەو چوارچێوە کە حەقەوانە بێ، بەڵام ینی خودی پارتی هەمووی نا ئەوە با ئێمە ئەوەش بزانین چکە پارتی ینی بە ناوی پارتێکی سیاسی و بە ناوی کوردایەتی و ئیژەکە و ئەم کوردبوونە کۆمەڵی خەڵک لە خۆشەویستی کوردایەتی و کوردبوونەکەەوە لەناو ئەو تێکۆشانە لەنا ئەو ڕێخستنا جێگەیان گرتووە. لەبەرەوە ئەمانە ئامادە نین لە پێناوی ئەو سیاسەتە هەڵی کە بەڕێوەبەرانی ئەوان و بازرگانەکانی ناویان بەڕێوەیە بن ئیش بکەن و خۆیان بن بە کوشت. لەبەرەوە لە دژیشی وەساونەتەوە ئێمە پەیامەکانی خەڵکی بادینان شار و گوندەکان دەڤەرەکانی شەڕە بینین کە چۆن لە دژی ئەو داگیرکاری ئەوەستنەوە وەستاویشنێتەوە وەتانە دەیان کەس تا ئاستی نزیک بە سەدان کەسیان لەناو زیندان هەیە. لەبەرەوە ئەو پرسی بەستەنی ئەوە نییە بڵێن ئێمە پارتی لەگەڵ داگیرکەرانی کوردستانە بڕیاریدا سەرانێکن خزمەت بە داگیرکاریەکەن و ئەو حیزبیان کۆنتترۆل کردەوە ئەو هەست و سۆزەی کە لەناو ئەم هێزەی سیاسی حیزبەیە ئیژەکات بەلاڕێیان نابردو ئەیانەوە بەکاری بێنن بۆ مەبەستەکانی خۆیان، بەڵام ئەو خەڵکەش تەسلیم نەبووە ڕاستی لە دژی ئەوەستێتەوە. بۆیە ئەوەی کە پارتیەکە ینی هەڵەیەکی زۆر مێژوویە و مێژوو لێی خۆش نابێ، گەلی کورد لێ خۆش نابێت چکە گەلێکە زیندووە و گەلێکە لەسەر ئاستی هەستانەوەی شۆڕژگێڕیە. ئەوە نییە بڵێ ئەتر نییە پێشنگی نییە ڕێبەری نییە تێکۆشەری نییە سیاسی نییە، ئەمانەی هەموو هەیە و ئایدۆلۆژیای هەیە ڕێخستنی هێزی پاراستنی هەیە پل لە چوارچەوەی چەمکی پاراستنی ڕەوایە بەرگریەکە خۆی ئاواکە سیستەمی خۆی ئاواکە ئەمانە هەمووی بۆ خۆی دەستکەوتە بۆ گەلی کورد کە هیچ هێزێکی سیاسی ئەمڕۆ لە باشووری کوردستان و لە ناو تێکۆشانی گەلی کوردان ناتوانێت ڕێگەر لەم ڕەوتە بگرێت لەم لێشاوە بگرێت چکام لێشاوە داگیرکە ڕاهەما لە جاوەرە نۆکەرەکان و هاوکارەکانی. لەبەرەوە توانای بربەستکردنی ئەم لێشاوە نیە، ئەمە وەکو تۆفانێکەی تر هەستاوە و خۆی ئەڕوات. لەبەرەوە پێویستە هەر هێزێکی سیاسی لە چوارچەوەی بەرپرسیارەتی و بینینی ئەم تۆفانەیە خۆی ببینێتەوە نەکەوێتە خزمەتی دوژمن و داگیرکەرەوە. بۆیە ئێمە وەک بەرەی تێکۆشانی دیموکراسیش کە پارتێکی عێراقین و لە کوردستانی شا تێکۆشانمان هەیە داواکارین لە حکوومەتی عێراقیش کە بێت لەسەر پرسی ئەو داگیرکاری دەوڵەتی کورد بوەستێ، دەوڵەتی تورک ببورە بوەستێ بۆ ئەوەی نەتوانرێت بە ئاسانی بەشێک وە پارچەیەک لە خاکی عێراقیش ببا کە
ینی بەشێکی گرنگی عێراقە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی جۆرافی بۆیە ئەمە گرنگە کە عێراقیش وەکو حکوومەت وەکو کۆمەلگەی عێراقیش لەسەری بوەستێ و گەلی کوردیش لە باشووری کوردستانە لە دەرەوەی ئەم هێزە سیاسیانە پێویستە هەڵوێستی خۆی بەجددی بێنێتە زمان و لە دەوری ئەو تێکۆشەرانی کە و لە دەوری ئەو پارتە سیاسیانی کە ئەیانەوێت ئەو دۆخە تێپەڕێننەوە نەهێڵن داگیرکاری بە ئاسانی سەر بکەوێ کۆ ببنەوە و ببنە هێزی بەرەنگاری وەستانەوە. واوی هێزانشی کە بێدەنگن بەڕاستیانی داوایان لە یەکەم بێدەنگی پشکێنن پێویست ناکات لە چوارچەوەی بەرژەوەندیەکی تەسکی ئابووریە بەرژەوەندی گەلێک ماف و مێژوو نەتەوەی گەلێک کولتوری گەلێک دەم ئاو بیخەنە خزمەتی بەرژەوەندی تایبەت و لەگەڵ دوژمنە دڕندە و وحشیەکەیە هاوپەیمانی بکەن و پێکەوە ئیش بکەن لە دژی ئەم گەلە بۆیە پێویستە ئەوانیش بێنە پاڵەم تێکۆشانە و ئەو ڕۆڵە و ئەو گەنجانە و ئەو شەڕوانە ژن و کوڕانەی کە لەو شاخانە بەرگریەکەن ببنە بەشێک لەوە تۆپەڵێک لەوە ینی ئامینەی کاکە باوە بۆچی وەکو تاکە کەسێک توانی هێز لەم هەموو هێزە لەم هەموو بەرخۆدانە وەربگرێ و بتوانێت لە پەرلەمانی گەورەترین وڵاتی دیموکراسی بەناو پرسی کورد بێنێتە ناو زمان و شەرتەکانی پارێزگاریکردن لە کوردیش بسەپێنێ بەسەر ئەو دەوڵەتانەیە بۆیە هاوکێشەی هێزی جیهانیش بەرەو هەڵوەشانەوەی ئەو ڕەوتا ڕات کە لە ڕێگەی کپکردن و بێدەنگکردن و وێرانکردن و بەرژەوەندی تایبەتەوە ئەڕوا و لە قازانجی تێکۆشانی گەلی کووردە و ئەو هاوکێشانەش جارێکی کە بەبوونی ئەو شەڕی ئۆکرانیاوە بەرەو یەکلایی بوونەوە ڕاوە گەلی کوردیش ئاسوەیەکی ڕوونی هەیە بۆەوەی بتوانێت بە تێکۆشانی یەکگرتوانەی خۆی لە چوارچەوەی چ هێزی سیاسی چ کۆمەڵگەی سیاسیە بە ئامانجەکانی بگات بۆیە داواکارین لە هەر هەمووان پێکەوە بتوانین ئەو تێکۆشانە بە سەرکەوتن بگەێنی.